ناڕەزایەتی خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران درێژەی هەیە و مەودای ناڕەزایەتیەکانیش فراوانتر بوون بۆ پاڵپشتی مامۆستایان و کارمەندانی تەندروستی. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕینیش بایکۆتیان ڕاگەیاند. پشتگیری سەرجەم ناڕزایەتەکانی و خۆپیشاندانەکانی شارەکانی تری کوردستان دەکەین بە تایبەتی هەولێر و دووەک و داواش دەکەین لە سەرجەم شارەکانی تر ئەو ناڕزایەتیە بەردەوام بێت. داوا دەکەین کە نابێت بە هیچ جۆرێک مامۆستا شکۆی مامۆستا بشکێنرێ ڕوبەڕووی پەلاماردان و لەدان بێتەوە بە توندی پرۆتستۆ و محکومی ئەو پەلاماردانی مامۆستایان دەکەین لە شاری هەولێر. داوا دەکەین سەرجەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بێنە ناو ڕیزی خۆپیشاندانانەوە بە تایبەتی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن و تا ڕادەیەک هەڵوێستان نواندە بەڵام چاوەڕێی هەڵوێستی زیاتریان لێ دەکەین و ئێمە بەردەوام دەمین لەسەر خۆپیشاندان هەموو ڕۆژانی تر لێرە بەردەوام دەین تاوەکو مافەکانمان بەدیدێت. درێژەکێشانی سیستەمی پاشەکەوتی موچە و بەدەنگەوە نەهاتنی حکوومەت بۆ خواستی مامۆستایان و فەرمانبەران هاوکات شکاندنی شکۆی مامۆستایان و فەرمانبەرانی هەولێر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە هۆکاری سەرهەڵدان و فراوانتربوونی دەنگە ناڕازیەکانن. ئێمە وەکو مامۆستایانی زانکۆ و فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین و بەشێک لە خوێندکارانمان ئەوڕۆ هەڵوێستی خۆمان دووپات کردەوە لەسەر سووربوونمان لەسەر مافەڕەوەکانی خۆمان و داکۆچیکردن لە مافی هاوڕێیانمان لەسەر جەمشار و شارۆچەکان بە تایبەت ئیدانەکردنیە و دەست درێژەی کە دوێنێ کرایە سەر بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران بە شێوازێکی زۆر بەعسیە ئاسا هەڵیان کوتایە سەر بەشێک لە مۆزەفان و بە شێوازێکی زۆر دوور لە شارستانیەت ڕوبەڕوویان بوونەوە لە دیار ئەم بایکۆتکردنی دەوامەشت بۆ نیشاندانی ئەو پەڕی تووڕەیی مامۆستانی زانکۆ و سەرجەم کۆمەلگایە بەرامبەر بەو دەسەڵاتی کە بێباکە بەرامبەر بە قوت و ژیانی گەلەکەمان و ئێمە داوا دەکەین هەر لێرەوە هەروەکو مەسەلەی دوورشمەکە هەڵمان گرتووە با بەس بێ بەڕاستی شکاندنی شکۆی نەتەوە شکاندنی شکۆی مامۆستا شکاندنی شکۆی سەرچەم تاکەکانی کۆمەلگا. دەسەڵاتێکی زەلیل هەمیشە هاوڵاتی زەلیلی دێەوە هاوڵاتی تێکشکا و کەسایەتی تێکشکا و بەرهەمدێنێ. ئێمە پێمان وایە ئەم دەسەڵاتی کە بۆ خۆی لە بەردەم زلێزەکان و لە بەردەم دەوڵەتانی دراوسێ و ناوچەکاندا بە زەلیلی لە بەردەستیانە بۆ خۆشی دەیهەوێت تۆڵی ئەم زەلیلی خۆی لە میلەتەکەی بکاتەوە میلەتەکەی زەلیل بکە. هەر دەسەڵاتێکی بووکەڵە و سووکەڵە هەر دەرەنجامی ئاوای هەیە لەگەڵ میلەتەکەی خۆی نەخێر ئێمە چاوەڕوانی باشتر لەو دەسەڵاتە ناکەین لە ڕاستیدا ئەم دەسەڵاتە باشتر وایە چی زووترە بەجێ بێڵێت. وێڕای پەکەوتنی پرۆسەی پەروەردە و خوێندن دەرگای نەخۆشخانە و فریاگوزاریەکانیش داخراون و زیاتر لە 350,000 هاوڵاتی ئیدارەی ڕاپەڕین بێ نەخۆشخانن و هاوڵاتیان بە مەبەستی چارەسەر سەردانی نۆڕینگە ئەهلیەکان دەکەن. بە پێی زانیاریەکانی پەیام بڕیارە ئەنجومەنێکی فراوانی ناڕەزایەتی لە ئیدارەی ڕاپەڕین پێک بهێنرێت و شێوازی فشارەکانیشیان گۆڕانی بەسەردا بێت. ئاراز ڕەسوول، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.